شێوازی دروستکردنی خانوەکە دوزانانی شێواز دروستکردنەکەی کو ئەمە کڕیتمان گوتیان سێ چار ڕێز پڕ کرایەوە باش دەستە ساغی بووە گوتی لەبەوەی ڕێک تۆ لەگەڵ خانیانە ئێستا باز لێ دەکەن لە 12 مەتر زیاتر بەس پڕ کرایەوە زبر و زار ببنی دەبان خانەکە بنێ ڕۆیە ئەمە تازەما کڕیا ئەنگۆ ڕووی گلەیەکەت لە چییە؟ وەڵای لەوەی کە دروستی کردیا یعنی کوڕێ پێدرا دروستکرێتن لەبەوەیە باش پێم بڵێ ئێستا ماڵەکە هیچ چییە هیچ جەنابتە؟ ئەوە ماڵی خوشکمە هەردوو یەک خانیە دروستکرایان ئەو لاشما کڕایە خوشک و برانە کڕیتیان ئەو درزانەی دەبینیم ئێستا بە دیوارەکەەوە هەنهاری ئەم ڕووداوەیە ئەو ڕووداوەیە ژۆرێکی وێران کردیا هەردوو یەکەوەیە یەک سەقفا ئێستا ئەم ماڵە دیوێکی ڕووخاوە بەشێکی ڕووخاوە ئەمەشیان زیانی بەرکەوتووە ئەدیەوەش بۆ سەبەی سەری ڕاوەستاوە یەک پارتەیە ئەو بڕاتەوە پێکۆ دەڕوا یەک شتا کەلکی ژیان تێدا ناوەڵە کەلکی نمایە هەر نووز بوون لە ژۆرێ خەرکات بلە دەکەیدا بوو دەری نابوون ئیوەی لە ماڵەوە بوو ئەدی لە ماڵەوە بنەوە چەند کەس بوون لە ماڵەوە سێ کەس بوونە دومدار و ئافرەتە ئەنی مەترسی لەسەر ژیان ئێستا خانوەکەتان چۆڵ کردووە هەرەوڵە ئەوان مادەری نابەس ئەشایەت تێدامە ناوێری کەس ناوێرستە ژۆرێ ناوێری نەشیەکان ناوەڵە ناوێری دەربینین ئیلاز چ دەکەم وەڵڵاهی چ بکەینەوە شکر خوای دەکەین نازانین گلەییتان لە چییە داواکاریتان لە چییە دەتانێت وەڵڵاهی داواکاریمانەوە بزانین خانووکە کوکرەیە کو نەکرەیە ئێونیا ساغ بکرێتەوە بزانێمەوە بە قوربەسەری و خانیان کڕیا لە گوندی خانیا فرۆشی هاتنیا ئەویان پێکڕیا ئەگەوان شیان بە لە جێش باشتریان دەکڕی پێشتریش کە ئەو ئاوە بەرز دەبووە خێراکە زیادی دەکرد مەترسی هەبوو بەخۆی یەکزەرەوە نەبوو قەدەوە نەبووە بە یەک زار ینی بەم زاری کۆتایی بەو شێوەیە هەمووی بردیان پێشتریش نا هەندێکی بردبوو هاردەکەی بردبوو نیوەی بردبوو بە زەو جارە خانەکەش ڕگەوە کرد کو خەمتان لێ نەخوارد کە مەسەڵەن یەکەم زار بردبووی شۆفەرمان هینات چایان کرد بڕاک بەس هیچ سپادەش نەبوو کەلکی نەبوو ناوەڵە ڕێژەی ئاوەکەی زۆر بەوەی زۆر بارێوەڵە زۆر بوو